ئەو من عەمرەکەم هەدیەم پیاوە کرد. مامۆستا هەژین دیارە خوای پەروەردگار ڕووناکی چاوی لێ سەندوێتەوە، بەڵام ڕووناکی دڵ و دەروونێکی ئەوەنە جوانی هەیە. هەموو قورئانی بۆ من خوێندوێتەوە لە ڕێگەی ئۆنلاین. یەک غەڵەتی بچووکی هەبوو، یەک غەڵەت، یەک هەڵە، ئەویش خوفیەیەکی کرد بە خیفە. سەبام قسەکە پێ بڕم لێرە. ئەو من عەمرەکەم هەدیەم پیاوە کرد. پڕ بەدڵ لە زمانی ئەمە کە حەزێ کرد بۆ دەرچێ و منیش عەمرێکم پێشکەشی مامۆستا کرد کە خوای گەورە بیکاتە توێشی قیامەت بۆ بێکات توێشی قیامەت بۆ منیش. من کە کەسێکم خاوەنبازی تایبەتم و نابینام سواز و خوای متعال توانیومە کە بە فەزڵی خوای گەورە قورئانی پیرۆزە بەر بکەم و ئەمڕۆیش لە ڕێکخراوی نوری حکمە لە قیسەی سادق ئیجازەی قراءەتی حەفس و شوعبەیان پێداون لەلایەن بەڕێز مامۆستا ئەمینەوە. زۆر سپاسی خوای گەورە ئەگەم کە خوای گەورە ئەم نیعمەتە عەظیمەی بەسەر من ڕژاندووە و سپاس و خوا توانیم الحەمدولله لە ماوەی چەند ساڵێکە هەموو قورئانی پیرۆز لەبەر بکەم و قورئانی پیرۆزم خوێند بۆ مامۆستا لە ماوەی ئەوەی کە مدەرەسی قورئانی پیرۆزمان نەکرد بە یەکەوە. سپاس و خوا لەم سەری قورئان بۆ سەری قورئان تەنها یەک غەڵەتم کرد الحەمدولله، یەک غەڵەتم کرد لە خوێندنەوەی قورئانە، ئیتر هەموو بە جوانی خوێندمەوە. سپاس و خوای گەورە. سپاس و خوا لە ئاسی خوێندنی دنیاییش توانیم بڕوانامەی بەکالۆرێز لە یاسا، لە زانستی یاسا، لە کۆلیژی یاسا، لە زانکۆی سلێمانی بەدەست بێنم. سپاس و خوای گەورە.